ئێمەش وەک کوردستانی عێراق بێبەش نەبووین لەو دوژمنە نەگریسە کە مین و تەقەمەنیە و زۆرترین باجماندا و زۆرترین مین لە هەرێمەکەمان و بە تایبەت سنووری پارێزگای سلێمانی چێنراوە. هەر بۆیە هەموو ساڵێک لەو ڕۆژەدا کۆمەڵێک چالاکی بە ئەنجام ئەگەێنین بە مەبەستی گەیاندنی پەیام و کار و چالاکیەکانمان لەم سنوورە و ئاشنابوونی بەڕێستان و بەدەستێنانی پشتگیری و هەماهەنگیتان هەروەک پێشتریش درێغیتان نەکردووە. مەبەستم سەرۆکی وەحدە ئیدارەکانن و ئەوە شۆکاری کۆبوونەوەمان ئەمڕۆ. بەڕێزان، دەمەوێت پێتان ڕابگەێنم کە کار دەکەین لە پێناوی ئەوەی کە هەرێمەکەمان خاڵی بێت لە کاریگەری کۆمەڵایەتی و ئابووری و ژینگەییەکانی مین و تەقەمەنی و پاشماوە جەنگیەکان بە ئامانجی ئەوەی خەڵکی کوردستان لە ژینگەیەکی سەلامەت بژین کە ببێتە هاندەر بۆ گەشەپێدانی ژێرخانی ئابووری کوردستان، کە کارکردنمان لە ڕێگەی فکر و دەست و بازووی کۆمەڵێک کارمەندی چاپوک و لێهاتوو چاونەترسە کە ڕۆژانە ژیانی خۆیان ئەخەنە مەترسیەوە و دەجەنگن بەرامبەر ئەم دوژمنە نەگریسە. کار بکەین لە پێناوی دووشتا. یەکەم، ڕژنووسی پرۆژە یاسای ماف و ئیمتیازاتی پیشەگەرانی مین کە پێشتر بە هاوکاری کۆمەڵەی پیشەگەرانی مین ئامادە کراوە و خوێندنەوەی یەکەمیشی بۆ کراوە لە خولەکانی پێشووی پەرلەمانە، هەوڵ بدرێت لەم خولەیە بکرێتە یاسا و لەبەرەوەی بە قەناعەتی هەموو لایەک و پیشەگەران خۆیان ئامادە بوون لە ئامادەکردنی ئەو ڕژنووسەیە سەرجەم مافەکانیان دەسەبەرەکان.